کەسێک دۆکومنتێکی سەختەی بۆ دەردێنن بە $50 بەڵام پاش بەکارهێنانی دەستگیر دەکرێت چووکە سەختە بوو. گوتیان نفوسە لە چینە گوتم لە دایرەی نوێم کردیتەوە گوتیەوە تەزویرە گوتم بەخوا شتیوان نییە. دوو بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر دەکرێن. زۆریش پەشیمانم لەبەرەوەی پەشیمانم تەماشا دەکەم چەند کەسێک بەهۆی منەوە تووشی مەخادەرات بووە. ینی مەسەلەن کابرا گەر من نەبامایە لەوانەیە هەر لەسەر مەشروبەکە باە. ئەوەندە یعنی شتێکی پیسە بە پیاوەتیش دەکرێت. هاوڵاتیەک بە ڕێگەز عەرەبی بەغدا دەستگیر دەکرێت لەسەر ئەنجاندانی دزینی سیر. دزیەک ڕوویدا هەندێک شتی دراوسێکەمی دزی بوو لە دوکانەکەی تەنیشتمان شتەکانی هێنایە دوکانەکەی منەوە بەڵام ئەو منی تۆمەتبار کرد. ئەم تاوانە سزاکانیان گفتوگۆ دەکەین لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. من بژار دیلانم لەگەڵ پسپۆری یاسا و کۆمەڵناس و برایانی پۆلیس لەگەڵتان دەبم. تیمی پرۆگرامی ئەم جارەشمان پێک هاتووە لە دادوەر بەڕێز ئیلهام یونس گلی هەروەها بەڕێز سوورێن ئەکرەم کۆمەڵناس لەگەڵ بەڕێز دکتۆر شێخ حوسێن بالیسانی پسپۆڕی یاسای سزاکان. پێشەوەی بچینە سەر کەیسی یەکەم بە ئەو ڤیدیۆ بینین بەیەکەوە اینجا گفتوگۆی لەسەر دەکەین. چوومە دارێ نفوسەکەم نوێکەمەوە زۆر قەڵەباڵغ بوو منیش زۆر پێویستم بە نفوسەکە بوو کابرایەک هاتەکەنم گوتی چاوەڕێکەوە ئێستا کوانە زۆر قەڵەباڵغە گوتی من نفوسەت لۆ دەردێنم ئەشیاکانی خۆت بدە من ئەمن لۆ دەردێنم بە سەریعی $50 دایە دواتر بانجی کردمەوە گوتی ها کاکە نفوسەکەت ئەگە بمزانی با تەزویرە بە ژیانی خۆم تخۆ نەدەکاتم ئەمە بە ئەسلی تێگەیشتم نفوسەکە لەو هینامەوە گوتم کاکەوە تەزویر نەگوت هیچ شتێکی تەزویر نە هیچ خەمن نەبی لە هەر دایرەکی نەی خوارد حەق تابی منیش دڵنیا بوومەوە سڕەکە زۆر بواوە و تەحملم نەبوو هەوڵم زای کارمەندی بێن دەرێ ئیشەکەی پێ دەکرێتن گوتی ئەمە خەمن نەبی ئەمن زوو لەو تاو دەکەم دەزانم ئیشت زۆر پێ گوتم بەخوا ئیشم لەسەر ڕاوەستایە زۆر زۆرمیش پێ وا بوو ئەشیاکەمدایە گوتی ئەتوو بڕۆ سێ ڕۆژی پێ چوومە دەرێ نفوسەکەی دامەوە گوتم خۆ تەزویر نە گوتی هیچ شتێکی تەزویر نییە بڕۆ بە ئیسراحەت خۆت ئیشت پێ بکەم وا بوو کە چوومە دوای چەند ڕۆژێک چوومە دایرەی جوازات جواز سەفەر دەربینم سەفەرێکی بکەم کە چوومە دەرێ بانجیان کردم تەماشای نفوسەکەیان دەکرد گوتیان نفوسە لە چینە گوتم لە دایرەی نوێم کردیتەوە گوتیەوە تەزویرە گوتم بەخوا شتیوان نییە کابرا لەوێنەرە لۆ منی دەرهینە هەموو شتەکان دای تێدەستەوێت گوتی ئەوە ئەسلیە هەموو بە ئەسلی تێگەیشتم دوای چەند قسەی واسێک دەرس و نفوسەکەم تەزویرە ئەخەم کابراکە ناناسی ئێستا نەمناسیتەوە نازانم لە چێن دەرێ ئەگە بیدینمەوە سکاڵە لەسەر تۆمار دەکەم بەگرتنی دەدەم چکە ئەو غەدری لە من کرد غەدری لە من کرد گوتیە من 1000 سوند و قورئانی خوارد گوتی نفوسەکە ئەسلیە ئەمیش زۆر ئیشم لەسەر بوو زۆر تاخیرم بەتەمای سەفەرەکی بووم سەفەرەش بکەم لە خۆمە دەرەوە کە چوم جواز سەفەر دەربینم ئەلەوێنەرە گوتیان تەزویرە کاوەگر بەخێر بیت ئەم کوڕە چۆن گیرە؟ بەڵێ دوای ئەوەی کە لە بەڕێوەبەرایەتی پاسەپۆرت ئاگادارکراینەوە کەەوە کەسێک هەیە و ئەو ڕێگەزنامێک کە هێناوە ساختەیە ئێمە دەستمان بە لێکۆڵینەوە کردووە کەسەکە بە پێی مادەی 286 لە یاسای سەردانی عێراقی دەستگیر کرا ئێمە دەستمان بە لێکۆڵینەوەکردن دوای لێکۆڵینەوەکان دەرکەوت بە ڕاستە ئەو ڕێگەزنامەیەکەوە لە لایتی ساختەیە و لە لێکۆڵینەوەکان لەگەڵ ئەو کەسەش کە ڕێگەزنامەکەی هەڵگرت بوو ئاماژەی بەوە کردووەکەوە ڕاستە دوای ئەوەی کە سەردانی دەرهێنانی ڕێگەزنامەی کردووە بەڵام کەسێک لەو شوێنەدا گوایە پێی گوتووە من بۆ دەدێنم بە بڕێک پارەیەکی کەم بێ ئەوەی تۆ مادی بیویان ئەو کارە ڕۆتینیانەی کەوا لە نێو دەرهێنانی ئاسانکاری بۆ بکات نەخێر نەک ئاسانکاری خۆی بچێتەوە ماڵەوە ئەو بۆی دێری دەکاتن و بە پارە دواتر ڕێگەزنامەی بۆ هێناوە دوای پێدانەوەی ڕێگەزنامەکە ئەو هاتووە پاسەپۆرت دەربێنن لە پاسپۆرتکە دەرکەوتوەکەوە ئەو ڕێگەزنامەیە تەزویرە
ئێمە زۆر جاری وا هەیە گلەیمان لێ دەکرێتن لەسەرەوەی کەەوە ئاخۆ ئەو لێکۆڵینانەوەی کەەوە لە بابەتی تەزویرات واتە ساختەکاری کەوا دەکرێتە زۆر ماوەی بەسەر دەخانیان ماوەکەی زۆر درێژ دەبێتەوە زۆر هاوڵاتی هەیە بەڕاستی گلەی لەوە دەکەن کەەوە لێکۆڵینەوەکان زوو ناگەن دەرەنجە خۆی لە خۆیدا ئەو تاوانە تاوانێکی شێوازێکی فەنی پێوە دیارە و تۆ دەبی چەندین راپۆرتت هەبێتن وایە بەدواداچوونی زۆر چڕی دەوێت تاکو و بگەیتە بنبەست و تۆمەتبار بخێ نێو زیندان و بیکەی بە تاوانبار. بەڕای تۆ ئەو ناسنامەیە لەناو ئەو دایرێ دەرچوان لە شوێنی لە دەرەوە بۆی کردو بۆ داوێتە دەستی زۆر جاری وە هەیە نەخێت کۆپیە بەشێکی لە کاغەزێکەوە ڕگەزنامەکەی کەونەکە بووە کەونەکە بووە ئەو کاتی نیشتیمانی نەبووەوەی ئێستاکە دەردەسێت نەخێت ڕگەزنامە بووە کاگۆگرتیت هەیە بۆ ئەو کەسانێک کە بەو جۆرە ئەو شتانیان دەرهێناوە لەوانەیە خەڵکیتر هەبێت من داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویستکەوە کاری دەوائیرەکان و بەڕێبەرایەتیەکانی کەوا ڕێکارە یاسایەکان بۆ دەرهێنانی هەر بابەتێک لە بابەتەکانی ژیاندا بۆ نمونە مۆڵەتە ساڵیانەیە یانەوە تێ ڕێگەزنامەیە پاسەپۆرتە با خودی خۆیان بچن دەری بێنن چونکە بەڕاستی دڵنیایی سەرداگە بێنە پۆلیس ناگیرن دڵنیایی دەداتە خۆیان بۆ دەرهێنانێکی بە شێوەیەکی ڕاست و دروست بەڵام لە ڕێگای هەر کەسێکی ترەوە کەوا نایاسایی بێ واتە یاسایی نەبێت کەسەکە محامی نەبێ بە دوواداچوونی بۆ نەکەیان ڕاوێژکارێکی یاسایی نەبێت بە دوواداچوونی بکە ئەوە حتمما زۆر جاری وای هەیە دەچێتە نێو چوارچێوەیەوەی کە نایاسایی بێت. سپاس. جەنابی دادوەر ئەم دۆسەیە چۆن خوێندنەوەی بۆ دەکەیت؟ وەکو ینی وەکو چۆن بڵێن کە بینیمان و جۆشمان لێ بوو کەوا بڵێن ئیقرارێکی سەریحەکاتن کە ئەو پێناسەیە ینی مزەوەرە و تەزویری لێکراوە و سەختەیە و لە هەمان کاتە بەرەبەراتی ینی وەکو پاسەپۆرتی هەولێر ینی ئیقرارەکەن کەوا ئەو پێناسەیە بە شێوەیەکی سەختە دروست کراوە بەڵام لێرە شتێکی کەم من ینی وەکو چۆن بڵێن تێبینی شتێکی کەم کردووە کەوا لەلای ئەوەی کە ئەوە سەختەیە و ئەوەیشی کە بڵێن وەساتەتی کردووە کە بۆ دروستبوونی ئەو پێناسەیە ئێمە ئەکەینە ئەیان وەک چۆن بڵێن کێشەیەکی کەشمان بۆ دروست دەبێتن ئەگەر وردی بکرێتن لە وتەی تومەتبار ئاماژە بەوە کاتن کەوا $50 داوە بەو کەسە بۆ دەرهێنانی ئەو قەتبری سەراب بۆ دەرهێنانی ئەو پێناسەیە لێرە جەریمەیەکی کەش هەیە ڕەشوە ئەو جەریمەیەش بێ بە دواچوونی بۆ بکرێت نەک تەزویرەکە بەڵام ڕەشوەکە و تەزویرەکە لە هەمان کاتە بەڵام ئەگە ئەو کەسە مۆزف نەبێت لەو دایری هەر کابراایش عادی بێ بۆ بە ڕەشوە حیسابە کابراگە دەڵێ من بە ئاسانکاریت بۆ دەکەم لەو حاڵەتە ئەگەر مۆزف نەبێتن ئەوە بڵین شروع لە ڕەشوە ئەوە حیساب نیە ینی ناگاتە بابی جەریمە لەبەرێک کە بڵین شروعە بەڵام ینی ئێمە ئەگەڕێنەوە سەر مۆزوع سەرەکیەکە سەختەکردن لە ئەو پێناسەیە بەم حاڵەتەش ینی هەردووچیان ینی ئەمە هەڵگری ئەو پێناسەیە مجرد هەڵگرە بۆ ینی وەک چۆن بڵین ناگاتە بابی جەریمەکە نەختێ لەسەر شانی کەم ئەبێتەوە بەڵام ئەوەی کە ئەو تەزویرەی کردووە لە حاڵەتێکە ئەگەر سابت بێت لەسەری ئەوە وەکو چۆن بڵین سجنە و عقوبەتەکەیتی عقوبەی وەکو چۆن ئەگاتە بابی تاوان چەند ساڵێکە بێ تەزویری ئەوە دەسەڵاتی محکەمەیە سڵتەیەکی تەقدیریە بۆ محکەمە ینی لەوانەیە حەسب حاڵەتی ئەو هەر کەیسێک و عقوبەیەکی خۆیە بەڵام خۆی جینایات هەر لە 5 ساڵ ینی ڕۆژێکە و سەروترە ئێتر دەسەڵاتی محکەمە ینی ئەو کوڕە نەیزانیوە بەکاری هێناوە ئەوە نەیزانیوە مزەوەرە با بڵێن ئەبێ بیسەلمێنێت لە حاڵەتێکە ئەگەر نەسەلمێنرا ئەوە ینی وەک چۆن بڵێ خۆشی هەڵگری ئەو پێناسە سەختەیە بەڵام ئەگە بزانی دوکومنتێکی مزەورد پێ و بەکاری بێنێ ئەوە عقوبەکەی هەر لە جینایاتە و ئیتریانی وەک چۆن محکەمەی دادگای تاوان سزای دکتۆر جان با بڵێن مۆزەفێک لەناو ئەو دائیرێ با بڵێن ئەو مۆزەفە سزاکەی چۆن دەبێت با بڵێن مۆزەفێک بۆی کردووە ئەو وەکو فەرزیان طبعا تزوير لقانون عقوبات زور بالتفصيل باسكرا يعني لا 286 ماده 286 تا ماده 300 تقریبا 15 ماده به تفصیل بحث کرده
جۆرەکانی ینی دروستکردنەکەی لە ئەساسەوە تەبان ئەوەی نووسراوە شتی نووسرا و دۆکیومنت دوو جۆرە چەند ڕسمیە کە مۆزەفێک یا کارمەندێک مکەلە بخدمە ئامە دەریەکە ئەوە تەبان محەڕر ڕسمی لەگەر عورفیەکیش ینی من و تۆ شتێکمان لە بینە ئەمە ئەفرۆشمەتووە کە نائینوسین ئەمە پێدەن محەڕری عادی یان عورفیشی پێدەرێن هەندێک جیانی محەڕری عادی یان نووسراوی احتیادی يعني لهر دائريك ختمك إمزايك رقمك شتك ودابن لسر هر دوكمنت أو كاب رسمي قوتي زيادة طبعا لجيجان ولدوائران وحتى لإثبات دادقاش محرر رسمي دائما إثباتي بقوتنا لمحرر عرفي لبيني قوم وخط مثلا يا لبيني بايع ومشتري يا دائن ومدين عادة طبعا وكود زنابي دادور قوتي يعني محرر رسمي لجنايات داندرا بعض صار داندرا بلان كتمشاد نص قانون يكان ذكي هيك فرق نكدي كل من حرر هر كسيك نسيا هر كسيك نسيا وإلا لا أوي انتحال شخصية يعني من دائما لا جناب ترمن مثلا أفسري بوليس ميان دادور ميان كذا تو بوي متماني تورقرم إيش كابكم أو أجر موظفة كازاني وتثبيتي كرد يعني من هات ملاي جنابي دادور تمن أفسري بوليس تثبيتي كرد زاني شيء أمنها ونيمة يعني أو لين علمك طبعا لا انتحالي صفة وأنا عين حفصة أما جناية ماشي أو موظفة عادة لكو أجر إجازة مدي عادة يعني نهاية حكم يعني كجنايات لبين ستة صالة سجن بلام كجنايات طبعا همو كس بعض صالني وهمو كس بين صالني دا دور دائما يعني سلطة تقديري هي بو أوي مثلا بساني كارمنديكا طبعا بتوي نتوي أو يجتكا علم لايك كارمند مفترضة يعني نادين برين والله أو نيزاني يعني سهوي كجاشتي و كو كارمند و چند سال لێرە ئیشەکە ئەزانی چۆن ئیشەکە یعنی کارمەندێکی لێکۆڵی نەوەیە شتێک ئەنووسی کابرایان کاتێ مەسەلەن باسی تاوانباری ئەسلی نەهاتی یا بەبرێن تاوانکار نەهاتی یەکە شتی خۆی لە جێ ئینتیحالی شەخسیەتی کردی ئەزانی ئەمە هەوو ئەنووسی بۆ یەکە لێرە طبعا صلاحیەتی قازیە بۆ ئەوەی لە بینی ئەو 15 و 15 يعني بەرزترە ظروفی قضیه ظروفی تاوانەکە حکم ئەکا زیاتر حەزم دەکرد بزانم مۆزەفێکی کارمەندێکی حکومەت کە تەزویرێک بکە ئەوە سزاکەی چۆن دەبێ هەروەکو بۆم باس کردی ینی ساکەی ینی تەماشای ئەگەر مادەی لە بەکارهێنەر زیاتر دەبێت ساکەی 286 بکەین لە فەقەرەی دووەم ئەرێ كل من حرر رسمية بەڵام هەموو تاوانێکیش ئەبێ علم ئەبێ قەزدی جینایی هەبێ یعنی کابرا بزانێ ئەوە تاوانە وأيكاه بەڵام ئەکید مۆزەفێک دەزانێ ئەو خەتمە کە بەکاری دێنێت علم مفترضة نان يعني ناكري وكدري أصلا الجهل بالقانون لا يعد عذرا أصل أو هم الشيء ده خاصة كارمان تنكا لو دائري إشكاو أم إشان أكاو تنصالك اللي إذا جزور أجاكم حتما أزاني سزاكي زور دبي زنابي دادو هیچ هەبوو زیادی بێ فەرمو هشتا يعني بأشكال روني أكاتو يكلاي شيكاتو كأو موظفة لحالتك كأو تاوانا أنجام دادن هرشي موظفة بيتن يعني عذريكي مشددة يعني ظرفيكي مشددة بو أو موظفة لبري قبلين زانياري تشاك هيك لباري إيشاكيو ولسروي أول شوا أنجام داني أو سخت كاري أكا دەستەکانتان خۆش بێت کاک سوورێن لە کۆمەڵگا چۆن ئەمانە بەرەنگاری بینەوە چۆن کەمیکەینەوە ئەو جۆرە سەختە و گەندەڵی و ئەو شتانە چۆن بەرامبەری دەست خۆش بێ خۆی ئەکرێت لە چەند لایەنێکەوە سەیری ئەم ڕووداوە بکەیت یەکەم لە سیستەمی ڕێخستنی فەرمانگەکانە هەتا پێداویستی زیاتر بێ هەتا وەکو کاتی زیاتری بوێ هەتا ڕۆتینات زیاتر بێ تەزویر زیاتر بێ و ئەو جۆرەش زیاتر بێ من وە قوربانی ئەوە بینم ئەو کابرای ئاوا لەبەر ئەوەی کە ئێستا تەنها بۆ ئایدی ینی ناسنامەیەکی عێراقی پاسپۆرتی پێویستە کارتی زانیاری کارتی نیشتیمانی کارتی هەڵبژاردن ئینسی ساخ کارتی زانیاری کۆمەڵێک شتی زۆر نفوسە ڕسم یعنی تۆ لەناو ئەم هەموویە
ژیانێکی ئاڵۆز هەیە ژیانی کاتێکی کەم هەیە نە ئەو تەنها کەسە بێ و نە ئەو ئەخیرە بێ دڵنیاتەکەم و سەدان کەیسی وا ڕۆژانە هەیە یعنی ئەمە تەنها قوربانیەکە و پیزانراوە چۆن بەرەنگاری بوەستین چۆن بەرەنگاری ئەوەستینەوە کاکە یەک ئایدی هەبێ یەک کارتێکی نیشتیمانی هەبێ ئەمە وای لێ هاتۆ باشە باشترە ئەوش کاتی زۆرە بێ یەک کارتی نیشتیمانی هەبێ کات کەمترە بێ مەسروف کەمترە بێ جەنجاڵی کەمترە بێ هەڵگرتنی ئاسانترە بێ ئەمە یەک دوو سیستەمی دروستکردنی ئایدی سیستەمی دروستکردنی ناسنامە بگۆڕدرێ کاتی ئەوەندە نەبێ پێویست نەبێ ینی تۆ هەتا کارتێکی زانیاری دروستەکەی دڵنیا بە دوو مانگێکی ئەوێت تەیدی مختار و بێنەوە بەردە ئەوە دوو سێهەم سەقافەی بڵاوبوونەوەی محامی ئەگەر ئەم بەڕێزە کاتی کەمتر وایە یان محامێکی بگرتایە ئەم کێشەیە لێرەشەوە من ئەو بەڵام بەس ئەوە ناگەینێتن کە تۆ تاوان ئەنجام دەی من تێدی ناکەم پاڵپشتی ناکەم ئەوەش بۆ خۆی چەند گومانێکی هەیە ئەوە وجارش دیار نییە قوربانیە چکە هەتا تحقیقتەوە ئەوە دێکە ئەو پرسیارێکا تەئکیدی لەوەی کە ئەمە تەزویرنی ئەو بخۆی دووسێ جار خۆی پێداگیری کاتەوە ئەمەش لە ڕووی دەرونیەوە مەعنا بەخشە بۆ ئەوەندە تۆ پێداگیری ئەەکەی لەسەر ئەمی ئایا ئەوە تەزویرە یانە خاڵێکی تریژەوەی ئەڵە من سەفەرەکەم نیەتی سەفەرەکە چییە بۆ چییە بەڵام بە کۆی گشتی ئەمەش ئەمانگەێنێتە ئەو قەنەعەتە بەڕاستی فرەجۆری لە ئایدی لە ناسنامە ئەوانە هۆکارێکە و ئەو کاتێک کە پێویستە لە بۆ دەرهێنان کاتێکی زۆر زۆرە باشە ئەوەی کە پارەکەی وەرگرتووە بۆوا دەکانی ئەزانی ئێمە پرسیارێکی خەڵی دەوڵەمەندی لە هەموو وڵاتێک ئێمە تاوانی ڕێکخراومان هەیە ئۆرگانیزیت کرایم ئەوە سوزەرلاند بە درێژی باسیەکە ئەو پێیان دەڵێت تاوانی یەخەسپی تاوانباری یەخەسپی یعنی تاوانبارێکم بە چاکت پانتۆڵەوە بە ئیشێکی محامی ڕێک و پێک دێب دەڵێ من ئەمەد بۆ دەکەم و ئەوانە قوربانی زیاتریان هەیە تاوانی ڕێکخرا و تاوانباری یەخەسپی و ئەمە تەسیل لە ئەمنی قەومیەکات و تەسیل لە سیستەمی ئیدارە و سیستەمی وڵات ئەکا ئەمانە فەرقیان هەیە ئەو جۆرە تاوانبارانە فەرقیان هەیە ئەودیانەوە بە کورتترین کات زۆرترین قازانج دێ بە ئیمزایەک قازانجێکی زۆر زۆرەکات بەڵام تاوانبارێکی ئەتیادی کاتێکی زۆری ئەوێ و حەزەر زۆرتر وەرەگرێت و تاوانێک ئەنجامەدا ئەم تاوانە ڕێکخراوە لە هەموو وڵاتێکە هەیە کۆتاییش نایێت جەنابی دادوەر چیت هەیە بۆ ئەوانەی بەو جۆرە با بڵێن دکمنتێکیان دەرهێناوە ئەگە بێنە لای پۆلیس و یان دەستگا ئەمنیەکان بڵێن من وام کردووە بەزەمەوێ بزانمەوە تەزویریان تەزویر نیە ئەوە هیچ ئەزیەتیانە درێت لە دەستگا ئەمنیەکان مەسەن پۆلیس ئەزیەتیانەدا شتێکی باشە ئەگەر بیکەن بەڵام لە واقعی حاڵە ینی باوەڕ ناکەم ینی وەکو چۆن لە سەتا پێنجش ئەو کارە ئەنجام بداتن لەبەرەوەی کە بڵێن ئەو وەکو باسی ئەکاتن ینی بەپەلە بووە کە بۆ ئەوەی کە پاسپۆرت دەبکاتن ئەوش ینی وەکو بڵێن ینی حتا ئەو $50 کە داوە کەوا قەتبەری سڕەکە بکرێتن و بە زووترین کات ئەو پێناسەیە بگاتە دەسی ینی بەم حاڵەتە ینی باوەڕ ناکەم بگاتە ئەو ڕادەیە کە بڕواتە مرکز شورتەیەک و بڵێتن شتێکی وا ڕوویداوە ئەو ئایا ئەم پێناسی کە من دەرم خستووە یاساییە یاخودنا ئەو ئەوێتین ئیشەکەی بڕواتە سەر ئەی دکتۆرجان لە کەیسێکی ئاوا وتی بە مادەی 286 ئەو بە کەفالەت ئەتوانێت دەربچێ ئەو کوڕە خۆی ئەلۆکو باشمان کرد دائیمەن کەفالەت سڵتەی تەقدیری قازیە هەنی لەدەست قازیە عادەتەن قازی تەقدیری ئەوە کە ئەو تاوانە خەتەرە هەنی خەتەر ناکە ترس ناکە مەسەن لەسەر کابراەکە لەسەر کەس و کارەکەی یان لەسەر ئەو بچکە دەرێ بچین نەوتر تۆڵە ئەسەنیتەوە بەڵام ینی عادەتەن لە مەسائلی تەزویر خاصەیەکەشی ئەوها ئەنی ئەوە ینی ظاهرن وەکو ظاهر لە ئەگەلێکۆڵنەوە دیاری کرد ئەوە کابراایەکی نەزان و نەخوێندەوار و جاهل یعنی بە مەوزوعەکە و مشکلەشت نیە هەرتم قازی ئەگەر بزانی هەر وەختەی بێ ئەتوانی بینیتەوە حازری کاتەوە کەفیل بۆ چێکە من دەنابەتەکەمە کەفیل بۆ ئەوەی فلان ئەگەر ویستمان بێتەوە یا ئەگەر ئەوە بوو ئەوەندەم پارەی بدەیت ینی زیاتر توانێت بە کەفالەت سڵتەی تەقدیری قازیە بڵێ ئەلا مەسەلەن 406 قەتلی ئەم دۆ شتانە
یا ئێرهاب مخدرات مچینە لەبەر ئەوەی خوتوڕەتی جێری مەکە بەسەر تەزوێر مچینە ڕۆژان سەتاها تەزویر دەبی لە ئەغڵب جێگا لە خاستن کە دام و دەستگا زۆر خاستن کە مامۆستا ئەوەی کردیانی کابرا دەستەکان زۆرە کابراستە دایرێت تا دێت حەفدە ئیمزای پێدەێت بەڵێ ئێستا دەستێن سەرکەیسی دوم کە بە کەفاالەت مستحیلە دەربچێویش بازرگانیکردنە بە مادەی هۆشبەر بە ئەو ڤیددیو ببینین ئینجا دەگەڕێنەوە فەرموو. سەرەتای بیداەتی 2010 بۆ 8 بوو سەردەمێکی گەنجین بوو تەماشام کرد فێری مەشروب خواردن بوو بەهۆی چوونە دەرەوەی شەوانە لەگەڵەوەی فێری مەشروب خواردن بووم لە ماڵەوە ئاشکرا بووم و یعنی مەسەلەن زۆری هانەیە کردم مەشروب خواردن شتێکی باو نەبوو لە ناو کۆمەڵگەی ئێمە چەند کەسێکم ناسی دەستم کرد بە حەب خواردن لە حەب خواردنەوە وای لێ هات یعنی تەواو 2012 و 2013 شتی تر هاتە ناو کۆمەلگەوە دەستم کرد کێشان لەگەڵ کێشان یعنی تەماشام کرد پێڕان ناگەم لە خانەوادەیەکی فەقیرم یعنی ئینتیمانی ئەوەم نەبوو بەتەنیا بۆ خۆم بەس بیکەڕم و ئیش بکەم و یەکسەر بیکڕم دەوا ماڵەوەشم بەخێو کرد بە فکرم کردەوە تەماشام کرد چەند کەسێکم ناسی ئەوانیش وەک من بەکاری دێنن منیش بەهۆی ئەوەوە دەستم کرد بەکڕین و فرۆشتن بۆ ئەوەی کە بتوانم دژەی خۆم پێ پەیداکەم ینی مەسەلەن من ئەگەر 2 گرام هێنابات سەرەتا لە گرامەوە دەست پێ دەکەم تا گەشتمام ڕۆژە و ینی ئێستاکانە ژیراوم لە مەرزی قندۆڵەوە دەمهێنا پاش مودەیەشکە لە هۆی برادرانی ئێرانەوە چەند کەسانێکی ترم ناسی لە ڕێگەی تورکیاوە لەوێش یعنی چەند کۆمەڵە موادێکمان هێنا بۆ نمونە و حەبی و زۆر یعنی زۆربەی مەخەدەراتەکان وردە وای لێ هات یعنی مەسەلەن ئیشەکە وای لێ هات خەڵک خۆی تەلەفۆنی دەکرێت تا ڕۆژێک لە ڕۆژان خۆم دیتەوە کەوتمە زیندان و ساش پەشیمانم لە غەڵەتەکانی کردومە زۆریش پەشیمانم لەبەرەوەی پەشیمانم تەماشا دەکەم چەند کەسێک بەهۆی منەوە تووشی مەخەدەرات بووە یعنی مەسەلەن کابرا گەر من نەبامایە لەوانەیە هەر لەسەر مەشروبەکە بایە یان بۆ نمونە نمونەی زۆر ینی مەسەلەن هێندێک کەس یاخی دەبێت لە ماڵەوە بەهۆی ئەو دەرمانە واد لێ دەکە خۆڵقت نییە لەگە کەس دانیشی لەگە خانەوادەکە تەحمولت نامێن یعنی مەسەلەن قسەیشی دەکەن زوو پاس دەبی ئەو کاتەی دەگیری هەست بە هەموو خەڵەتەکانت دەکەی و ئێستا بووە زۆر پەشیمانم بێت وەڵی لە برادری خراپ فێرو برادری خراپیش هەموو شتێکت پێ دەکە هەم بەشەرش شانی غەڵەتە بەس بەو غەڵەتەی عینەک بەو دەرەجەی غەڵەتیەوە بکەی کۆمەڵگەش لەگە خۆت بستێنی لە برادری خراپ فێرو لە پێشەمە خواردیان 1-2 زەخت لێکردم گوتی بخۆ نەم خواردەوە نەمدیدەوە ئێوە لاستر لەگەوان فێر بووم کێشام لەگەوان سەبر وای لە هات بەخۆم تاقیم دەکە لە دوی بگەڕێن لە چوومە کنیان نیان دەدانێ وەڵ عاسرێک 2 نەفەریتکەم دیتەوە لە خناوانم پیا کرد کە دەمهینە پارەکەم بەشی نەلەکرد پاستان توزارەتم پێ کرد هەم لۆ دەوی خۆم هەم لە پاشکەفی خۆم لە جغارەش ڕادەڕواتن کە تو فێرە جغارە بووی فێر مەشروبەکەش دەبی کە مەشروبەت خوارد قەنەعەتت بە مەشروبەکەی نەیە فێرە و دەرمانە دەبی کە ئەو دەرمانت خوارد مەسەلەن ئەڵێ دەخۆی بۆ کریستاڵی تەواو مەز نابێ ینی پڕ نابێ فێری سەبر دەتکوژیتن سەبر لەسەرە خۆی دەتکوژی هیچکت دەکاتەوە مخەدەرات هەتا و ڕێژەش ئەوەندە یانی شتێکی پیسە لە پیاوەتی شت دەکتن لە دەتانی لەگە خێزان پاردێوە لەگە عایلەت عادز دەبێ کەس ناڕوسکەت و چی جاران دەبینێ یعنی زۆر شتی هەیە زۆر پشیمانم ئێستاکە من زۆر پشیمانم نەمدەزانیەوە هەیە بەسەتا نەکردمە ناو بوارەکەی ناو مەوزوعەکەی
مخدراتی ئەجێ ئێستا دەزانم ئێستا ئاخر دەچێشمەوە ئێستا دەزانم کووە پشەی زۆر زۆر پشێمانم زۆر زۆر نەک بەس پشێمانم. ئەڵبەتە قسەکانی کۆتایی زۆر مهم بوو خەڵکی جێ دەڵێ لە پیاوەتیشت دەخیتن من دەستخۆشی لە دەستگا ئەمنیەکان دەکەم بەڕاستی بە تایبەتی بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر و ئاسایشی گشتی دەستیان خۆش بی و سپاسیان دەکەین. بەڕێز دادوەر بازرگانی کردن بە مادەی هۆشبەر سزاکەی چۆنە بە تایبەتی ئەو پسپۆرانەوەە پسپۆر بوون لە بازرگانێکە. بازرگانی لە مادەی هۆشبەرەکان ئەوە هەم ئەگاتە ئاستی تاوانکاری و لە دادگای ینی تاواناتیادی وەک چۆن بڵێ سزای لە 5 ساڵ و 1 ڕۆژ و سەروتر و بەعزە جارێکش ئەگاتە حکمی ئەعدام بەسەر تاوانبار. بەڵام ینی ئێمە ینی ئێستا لە شتێکە ڕائەوەسین ئەو یاسایی کە دەرچووە مادەی 14 مادەی هۆشبەری ژمارە 68 لە ساڵی 1965 ینی لەو کاتەوە تا ئیستا ینی وەک چۆن گۆرانکاری زۆر کراوە لە ینی لە ظروف و لە چۆنێتی بەکارهێنانی ئەم مادەیە و حتا مادەکانش بەڵێ ینی بازە جارێکش یانی وەکو چۆن بڵێن بازە دەرمانێکەیە کە مادەی هۆشبەر بەکارهێنرێتن لەلایەنی خەڵکی و بازرگانیشی پێ ئەکرێت. ینی ئەبێتن گۆرانکاری بەسەر ئەو یاسایە بکرێتن کە بڵین چارەسەری شتی ئەکرد یانە چارەسەری ئەم مشکلانەی ئەکرد پێش چەندەها ساڵ 65 ینی لە 65ەوە. هەرسەنێکش بەغدا ینی وەکو بڵێن قانونی تازەی دەرکردووە قانونی 50 لە عێراق بەڵێ قانونی 50 هی ساڵی 2017 مادەکانی زۆر زۆر ورتی دەستیشان کردووە و هەمان لە هەمان کاتە عقوبەی بازرگانی دەستیشان کردووە بە عقوبەی ئەعدام و عقوبەی سجنی مؤبەد بەم دوانە دەستیشان کراوە. دکتۆر پێش 2023 خۆ قوانینی عێراقی هەر ئەعدام بووی مخدرات وانە؟ قوانین عێراقی کۆن باسی کرد قانونی بخۆێت دوو قانون دەرچووە لە عێراق قانون ساڵی 65 کەما ژمارە 68 ینی 54 ساڵ پێش ئێستا و قانونی ڕقم 50 2017 ئەوەی کە ئێستا کاری پێ ناکرێت لە کوردستان ئەوەی 17 طبعا ینی قانونی 68 17 مادەیە قانونی 50 51 مادەیە بتفصيلي هلوك دنامي دور قوتي يعني هاتي دري مثلا مخدرات مؤثرات عقلي سلائف كيميائي يعني تصنيف كلي بو سيزو دواي هاتي هر ماديك لا تعريف واهداف هر ماديك لو انا ديالي كلي اوت فيها تعريف كلي ديالي كلي بو او مادي كان مثلا درباري دكتور وصيدلي او انا مادەیە چەند دەرباری ئەو هەیئاتەی هەیئەتێک چەند دروست کردێ بە سەرۆکایەتی وەزیری تەندروستی هەیئەیەکی زۆر بە قووەتیان دروست کردیە و لە هەموو قسمێکی بەڕێوەبەرایەتی پۆلیسەکان ئەو محافزەیە قسمێکی تاوان هەیە بە قسمێکی تایبەت هەیە بە مخدرات و هەمووی تەدریبە کرێتە من ئەوە جهەتەکانیشی دیار کردیانی وزارەتی عەمەلی شؤون اجتماعی مسؤولة لەو شتانە فصلێک خاص بە عقوبات يعني تقريبا 12 مادەیە مثلا فصلێک بە ئەوانەی کە توش ئەبن يعني مدمنەکان ئەوەی تووشە بێ ئەوان حقت يعني وەکو عیلاج و تدابیر زیاتر معالجەکردی نەک وەکو سزا نەخێر يعني ئیتیجاری جیاوات کردیە متاجرە ئیستیراد تەصدیر شتێکی تریشی تازە کردیە تەسلیم المراقب يعني شتێک لزنەیەک هەیە مراقبە دەکات بزانین لە چێ هاتیە چێوە دێت. ئەی جەنابی دادوەر لە دادگا ئەم کەیسانە زۆرن لەدایە چۆن ئیشی لەسەر دەکەن؟ بەڕاستی ینی ئێمە ئەم کەیسانە ینی ڕۆژ بە ڕۆژ ینی ئەبینین بەرەو زیاد ئەڕوا لەگەڵ ڕێزم ینی وەکو چۆن بڵێن ئینشاءڵڵاش ینی وەکو دەنگمان بگاتە ئەو لایەنی پەیوەندیدار ینی ئەو حدودانەی کە لەبن لەگەڵ خۆمان چاک ئەزانین لە چۆوە دێتن ئەو مادە حدودێکی زۆر دوور و درێژە ئاسانیش ینی وەکو چۆن زەختێکی داها زیاتر بکرێتە سەر ئەو يعني او حدوداني كبلين او ماده هوشبرانه دێتە ژوورەوە لێ ئەم جارەشانی وەکو بڵین تجدیدێک بکرێت لەسەر حتى دەرمانەکانەوەی کە بڵێن بڵاو ئەبێتەوە ینی کە لەلایەنی دکتۆر وشت وەصفەکرێتن و ینی زۆرها خەڵکش بەکاری ئەهێنرێتن وەک مادەتێکی بە هۆشبەر ینی هۆشبەر بازرگانیش بەوە ئەکرێتن بازرگانی بەوەش دەکرێت بەڵێ يعني ئێمە وەکو بڵین ئێستا ئەیبینی لە دادگا ینی بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ینی تعلیماتی باشتر دەرەچێتن دابەشەکرێتە سەر وزارەتی سەحاو ینی وەکو تعلیمات نەک وەکو قانون بەڵێ
بەس قانونەکەش ئەبێ گۆرانکاری بەسەرا باشە ئەوانەی کە بازرگانی پێوە دەکەن ناترسن سزاکەی زۆر نییە یان چیە یان پارەکە حکمی ئەدام ینی لەوە زۆرتر ینی حکمی بۆ بەدو حکمی ئەدامە ینی بڵین ئیتر ینی لەوە بەقوتر نییە بەڵام سوبحان الله ئینسان بازرگانی پێوە دەکات ئەوەی کە بازرگانی پێوە دەکات ئەمە هەڵگر و بەکارهێنەر ئەوە ینی وەکو چۆن بڵێن بازرجارێکە گاتە 6 مانگ زیاتر ینی لەوانەیە خۆی هەر لە اختصاصی محکەمەی تاوانەکانە ینی بەڵام ینی بەکارهێنرر ئەوەی کە بەکاری ئەهێنێتن ئەو یاخود هەڵی ئەگرێتن ئەو حیازە ینی لە ژێر دەسی عقوبەکەی وەکو ئەوە نییە کەەوە بازرگانی پێ بگرێتن لەبەرەوەی کە ینی ئەو بازرگانە چەنەها خەڵکی تووشی نەخۆشیەکی ینی زۆر یەکجار ئەستەم ئەکاتن ینی و بەداخەوە ینی بەس هەم ئەڵین بڵێ ئەبێ یاساکەمان جەناب دکتۆریش هەروایە بەڵێ فەرمووی نابێت بۆ بگۆڕێ یەک دقیقە گەمدانم ینی یەک لە وەزیفەکانی قانون ئەوەیە کە کۆمەڵ بەرەو پێش بە لەگەر پێشچوونی وەسائلی کۆمەڵ وەسائلی تاوانیش بەرەو پێش دەچی یعنی بە دەنابتم گوتم لە قانونی 68 دەری قانونی مخدرات لە قانون 2007 دەری قانونی مخدرات و مؤثرات عقلی وتصنيف سلائف كيميائيش كأو مستحضرات كيميائية شرطنية لجيات طبيعي كانوا سرشتكان ورجنا قر حشيشة قر خشخاشة قر نظام شجوا كمجتمع برو بيش دشي أبي قانونيش نقر أو ببيش سيتا بيش مواكبة تطور بك تبغى معالجة أو مشاكل أنا ما نبكي دور كومل دادي كان لبر أو موضوعي مخدرات أو مناراني كتوشبن أو جنزهر زكارانة كتوشبن طبعا هو دارم هذا كان هندكس دخل زين دريتنا موضوعك يعني بإرادة خوينية برادري خراب وجوي خراب واشتوادي خدندن وتوشي أو مشكلات دەستەکان خۆش بێت دکتۆر کاک سوورەن خێزان دەوری چیە لە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بەڵێ بەڵێ سەرەتا ئەم بەڕێزات چەند خاڵێکی باس کرد من وەک سەرە نقاط من بەحسێکم هەیە لەسەر هۆکارەکان و شوێنەوارەکانی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان بەڕێزیان تەئیدی زۆر شتی کرد کە لەناو بەحسەکان من پێیگەشتوم دەڵێ ساڵی 2010 ئەم وردەوردە دەستی پێکردووە طبعاً کاتێک کە کۆمەلگە دەکرێتەوە لەگەڵ کرانەوەی کۆمەلگا زۆر گرفت دروستە بێ و زۆر لایانی پۆزتیڤ دروستە بێ ئەمە یەکێک بوو لەو بابەتانی کە پێش 2023 کۆمەلگای عێراقی کۆمەلگایەکی زۆر خاوێن بوو لە مادەی هۆشبەر خاڵێکی تر ئەوەیە باسی چوونە دەرەوەی شەوانەکە پرسیارێکی بەڕێزیشت هەر یەکەگرێتەوە لێرە گرفتە خێزان نەزانێت چەند ڕەفیقی هەیە مناڵەکەی وە گرفتە نەزانێت شەوان بۆ کوێ ئەچێ و تا چەند لە دەرەوە ئەبێ بڵێ خاڵێکی تریش ئەو باسی ئەکرد ئێمە تیۆرێکمان هەیە بەناوی گەیت تیۆری تیۆری دەواازە ئەم لە جگەرەیەکەوە دەستی پێکردووە ڕۆشتۆ بۆ مەشروبات و ڕۆشتۆ بۆ مادە هۆشبەرەکان و هاتە ئەخیر گەیت تیۆری ڕێکتە ئیدی ئەم قسەی ئەم بەڕێزاکە تیۆری دەواازەکە دەواازەیەکی بۆ ئەبێتەوە خاڵێکی تر ئەوەیە باسی ئەوە کاداڵێت چەند کەسێکم ناسی ئێمە گرفتە لەگەڵ لە ڕووی خێزانەوە کە بە ئاسانی ببینە هاوڕێی کەس بۆ ژمارەیەکی زۆری هاوڕێمان هەبێت چکە هاتا ژماری زۆری هاوڕێمان هەبێ خەڵک ناسی نە هاوڕێ ئەڵام لەوانەیە باسی ئەو شەکە هەژاری و بەخێوکردنی خێزان و شوێنکەوتەی هەڵکەوتەی کوردستان چکە لۆکیشنێکی زۆر پڕمەینەتیمان هەیە و باسی ئەوە کات کە هاوڕێی خراپی هەوە وە زانیاری لەسەر مادە هۆشبەرەکان نەبووە و کاک سوورەن هەژاری سەبەب بەڵام ئەزانێت سەیریکە لایانی ئابووری زۆر جار ئابووریەکی باشانەوانە ئەو شتانە هەرزان نین بڵێ ئابووریەکی باش و ئابووریەکی خراپ زۆر جار پاڵنەرە بۆ تاوان بەڕێزان ئابووری خراپ هەندێک جار ناچارتەکە بۆ تاوانکردن ئەمە معنای ئەوە نییە بڵێم هەژارەکان تاوانکارن نا بەڵام زۆر جار ئابووریەکی باشی شت لە بەردەستا بێ هۆکارە بۆ ئەوەی کە لە تاوانێک نزیک بووینەوە و ئەوەی کە زانیارین لەسەر ئەم مادە هۆشبەرانە نەبووە هەمووی هۆکارە پرسیارێکی بەڕێزت ئێستا چییە؟ ڕۆڵی خێزان ئالوودەبوونی یەکێک لە ئەندامانی خێزان هۆکارە بۆ ئەوەی تاک ئالوودە بێ نەبوونی ئارامی بۆ ئەوەی تاک بە دوای مەرفەزێکا بگەڕێ بە دوای ئارامیەکە بگەڕێ چاودێری نەکردنی مناڵ و پارە زۆر پێدان بە مناڵ پارە پێنەدان بە مناڵ نەزانینی چەند ئەوەی کە چەند ڕەفیقی هەیە و هەبوونی هاوڕێی خراپ و هەبوونی
ڕابردوویەکی خراپ و چاودێری نەکردن هەموو ئەمانە تەبعاً بەڕێزان بۆ مادە هۆشبەرەکان ئێمە لە سێ ڕوانگەەوە ئەبێ سەیری بکەین هۆکاری دەرونی چی وا لە تاکەکە کە لە ناو ئایلەکە ئەندامێکیان ئالوودە بێ مەوادە هۆشبەر ئەندامێکیان ئالوودە ئەمە پێوترێن میکرۆ بۆ ئەم تاکەیان تووشە بێ ئەویتە تووشنە خاڵی دووەم پێوترێن میسۆسکۆپیک کە ئێمە جەخل لەسەر چیەکەینەوە خێزان هاوڕێ دەستگاکانی ڕاگەاندن قوتابخانە هۆکارێکی تریژەیە پێوترێن ماکرۆ کە هۆکارە گەورەکانن کە بریتە لە سیاسەتێکی نەودەوڵەتی لاوازکردنی کەمینەکان چارکەوتەی جوگرافی سنووری جوگرافی و تەرخان نەکردنی بودجەیەکی ئەمانگرێتەوە زیاتر بڵێ بەڕێزان ئێمە ئەمە تیرۆرێکی سپیە و ڕوو لە کوردستانەکە و ژمارەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان تەبعاً بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دیسان شوێنەواری لێبێتەوە چەندین شوێنەواری ئابووری سیاسی کۆمەڵایەتی دەرونی تاوانی لە کوردستانە زیادەکە وەگەوەی پێش بەرنامەکە باسمانە کرد ڕۆژی مەسروفی هەر زیندانیەک 17,000 لەسەر حکوومەتی هەرێن کۆمەڵگای کوردی 1800 و شتێک زیندانی هەیە لە ناو جەوەرە تەقسیم و زەربی بکە بزانێت چەندێک ساڵی چەندێک بەزی خۆمان بێزگەرە بێگانەکان بێگانەکان سزنیشترە ئەوان دەستەکان خۆش بێ کاکسوێن جنابی دوور هیچ کێ زیادیکەی لەسەر بەس ئەوێ تەمەنا دەکەی ئەو یاسایە بگۆڕێتن یاسایە تعدیلاتێکی زۆر یەکجار زۆری ئەوێتن بگونجێتن لەگەڵ ئەو گۆڕانکارانی کە لە ژیانمانە ڕوویداوە ئێمە سنتەری چاکسازیشمان نییە بۆ ئەوانە بۆ ئەوانەی مادەی هۆشبەر بەکاردێنن نا بەداخەوە دەستگای چاکسازیمان هەیە لەوێ وەکو زیندانیەک معاملەی لەگەڵاکرێن نەک وەکو ئەوەی لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەیی و ئەمانەوە ئەوەش پارەیەکی زۆری دەوێت ئاسان نییە سپۆری تایبەتی دەوێت ئەو مەسروفێکی زیادەیە لەسەر تاکێکی ئەو کۆمەلگایە دەچینە سەر کەیسی سێم ئەویش کەیسی دزینە باوە ڤیددیۆ بینی ئینجا قسەی لەسەر دەکەین فەرمون بەر لە 2 ساڵەوەم ناسی هاتوو لە لای من ئیشی کرد دزیەک ڕوویدا هەندێک شتی دراوسێکەمی دزی بوو لە دوکانەکەی تەنیشتمان شتەکانی هێنایە دوکانەکەی منەوە بەڵام ئەو منی تۆمەتبار کرد سکاڵاشی لە دژم تۆمار کرد دواتر دزیەکی دیکەش ڕوویدا لە ماڵێکی دراوسێمان هەندێک شتی هێنا من شتەکانم لێکڕین دواتر زانیم دزراون پاشان پێم گوت ئەمانە شتی دزراون ئەو کەسە خۆی بووە شاهید لە دژم کە من گوایە تەنانەت ئەو شتانەی دراوسێ کەشمان من دزی و منی توش کرد هەرچەندە دزیەکەی یەکەم بە کامێراش تۆمار کراوە سەتاسەد ئەو کارانە هی یەک کەس نییە چونکە هەندێک شت هەیە هەروە بە ئاسانی هەڵنەدەگیران لە سەربانیشەوە براون 100 ملیۆن دەزانم ئەم کارە بە یەک کەس ناکرێت بەڵێ ئەزان نەقیب سامانمان لەگەڵە لێ کۆلەری ئەم کەیسە کاکسامان ئەمانە چۆن گیران بەڵێ لە بەرواری 9 دەی 2019 هاوڵاتێکی بەڕەگەز عەرەب هاتە نووسنگەکەمان داوای سکاڵای کرد لە دژی هاوڵێتێکی تری ڕەگەز عەرەب کە دراوسێ دوکانێتی و دوکانی سەرتاشیشی هەیە کە هەندێک کەلوپەری ئەو کەسێ بردووە لەبەر دوکانەکەی دایناوە لە کاتی نۆژانکردنەوەی دوکانەکەی دو ئەوەی شایدێکی لەگەڵ خۆی نابوو ئەو شایدە یەکێک بووە لە شاگردەکانی ئەو سەرتاشە کە شایدی لەسەردا ئەو تاوانی دزیە وەستاکەی پێکردوون و کەلوپەرەکانی گواستۆتەوە دوکانەکەی خۆی و هەروەها شایدی لەسەر تاوانێکی تریشدا کە بەر لە 3 مانگ بەرێستا تاوانی دزی ئەوەی کردەوە کە ماڵشی دراوسیان خانوەکان چۆڵ کردووە بەڵام کەلوپەلەکانی لەناو بووە لە هەمان شوێن دزی کردووە بەڵام دووبارە بە شاگردەکانی کەلوپەلەکانی گواستۆتەوە لە ڕێگای سەربانەوە بە سەرپەرشتی کردووە بەڵە خۆی سەرپەرشتی کردووە دوای ئەوەی سکاڵای تۆمار کردو فەرمانی دزیکردن بۆ ئەو تۆمەتبارە دەرچوو وە پشکنینی فەرمانی پشکنی ماڵەکەشی دەرچوو دوای ئەوە چون دەستگیرمان کردو پشکنینی ماڵەکەشمان کرد هەمان ئەو کەلوپەلانی کە لە دوکانە دراوسێکی خۆی دزی بوو لە ماڵەکەی بوو و ئەو کەلوپەلانەی کە لە ماڵە دراوسێکەشی دزی بوو بە لە 3 مانگ پێشستا هەمان ئەو کەلوپەلانەش لە ماڵەکەی ئەو بەڵام خۆی دەست ناکاتە شتەکان لە ڕێگای شاگردەکانەوە دەگوازیتون ئەو دوکانەکەی دەستەکان خۆش بێ هەر ئەی دەڵێت تۆمەتەکەشی خستە پاڵ کەسی تر
نانی بەخۆی لە اعترافات نا بەخۆی ئەو کەسە شاید بووە لە شاید سەری بووە. ئەوش دەی وەکو تۆڵەکردنەوە دەری خۆی کردێتی بەڵام بەسەر تۆڵەی بەڵام لێ بەڵگەمان هەیە ئەو کەسێک کە دام بە تاوانەکەی نانی مەرجانی بەوە نییە شەرت ئەوە نیە کابرای تۆمەتبار نەبی خۆی ئێمە بەڵگەی کۆ دەکەینەوە بۆی تاوانباری ئەو کەسە بسەلمێنی دەستەکان دەست خۆش هەربژی کاکسەمەمنون زۆر سپاس چ ناوی دادوەر ئەم دۆسەیە دەکەوێتە چ دۆخێشی تاوان ئەرزەتی ئەم مادەیە کاتە ینی بڵێن بابی 443 لە یاسای عقوباتی ژمارە 111 ساڵی 1950 لەبەرەوەی کە وەکو چۆن بڵێن هەرچەندێکش وەکو باس ئەکرێتن کەوا بڵێندان بە تاوانەکەی نانات بەڵام قەرائن و هەموو ئەدلە و بەڵگەشتەکان ئەوەی کە بڵێن ئەو شتانی کە دزراوە هەمووی لە ماڵ و دوکانەکەی دانراوە و ینی ئەوە قەرینەیەکی زۆر زۆر ئاشکرایە و دەلالەتە هەیە کەفالەت لە کەیسەکەیان ینی وەکو جەنابی دکتۆر باسی کرد هەموو کەیسەیەک ینی بستیسنا ینی کە بڵێن کوشتن 446 ینی اعتیاتی دەسەڵاتی محکەمە قازی تحقیق ئەو دەسەڵاتی بەڵێ إلا إعدام بەڵێ دەسەڵاتی محکەمەیە ینی چۆن سڵتەیەکی تەقدیری بۆ دەرگا ئەگەڕێتەوە کەوا بڵێن ئەگەر مەجای تێ هەبێتن و کەفالەتێکی چاک ینی بڵێن بەرامبەر ئەوەی کە ینی بتمانی ئەوە هەبێتن کەمانەوەی هەرچی کاتە پێویستی پێبێتن کە بگەڕێتەوە بۆ محکەمە بۆ ئیفادە وەرگرتن بۆ ئیجراعاتی تحقیقی ئەو کاتە ینی محکەمە ئەتوانێتن بە کەفالە بەری بداتن ئەی لە دادگا ئەو کوڕە دەیخاتە سەر ئەستۆی خەڵکی دەڵێ من نەبوومەوە ئەوە چ دەوری دەبێت لە هەموو شتێک ینی شرت نییە ئەوانەی کە قسانی کە باسی کاتن هەمووی ڕاست بێتن محکەمەش ینی وەکچۆن بڵێن ئەدلە و قەرائن و ینی بەڵگا ئەوانەی کە ئەگەر هەموو بەڵگەکان بەتەواویکردە ڤیددیو هەیە ئەوانە هەموو قەرائن و دەلائلن ینی بۆ ئیزباتکردنی و چەسپاندنی ئەو مادە یاسایە لەسەر ئەو تۆمەتبارە و گەرشیانی ثابت بێت لەسەری 443 ئەوە لە تاوانەکانە ینی کەوا بڵێن حالی محکەمەی تاوانەکرێتن و ینی سزایەکی چاکش ئەبێ بدرێتن وەکو کە باسشی کرد ینی لەزم هەڵگر ینی کەوا بڵێن هەموو بەڵگەکان ئامادەکراون ینی بۆ جەنابی دکتۆر ئەوانە لەسەر دیواری دەڵێ دوو ماڵ ئەو ئەشیان گواستۆتەوە چونەتە ناو سنووری ماڵێکی تر ئەمە لە دادگا سزاکەی چۆن دەبێتن طبعاەوە پێی دەرێن تەسەور ینی بەسەر سووردان بازدان بەسەر سیاجدا بازدان ئەمە هەر خۆی لە زەمی دڕوشی مشەدەریەی گشتێ بۆ زۆر تاوان و خاستن دزی دایان چوونە ژوورەوەی ماڵێک بەبێ ئەوە ینی دڕوشی مشەدەدە زۆرە تەمان بەڵام ئەوەی دەرکەوت ینی ئەوە کەتە سەربانی ماڵێکی ینی ماڵێکیان ناو ئەغڵب شت ئەوانە کاک بژار ئادەبی ببووری ئەغڵب شت کەتە ئەوەی کە مەفروزە لە لێکۆڵینەوە ئەوشتانە زیاتر دیار دەکەێت ینی ئێمە مادەی قانونی کە دێ مادەکە عامە مجەڕەدە ینی قاعدەکە مجەڕەدە دادوەری لۆکۆڵ یا دادوەری تایبەت باوکە چ کەتن تاوان ئەو تەکیفی قانونی و وەصفی قانونی جەریمەکە زیاتر لای ئەوە وخازع لە ڕقاوی محکەمەی تەمیزتەمە ئەنێگە غەڵەتی کرد ڕەدەکرێتەوە بڵێ مداخلەیەکم هەیە لە ڕێزم بۆ جەنابی دکتۆر وەکو کە ئاماژەی پێکرا کە با بڵێن ئەو تاوانبارە لە کاتی شەوە ینی ڕۆژۆتە ئەو ماڵە لە ماڵێکە ینی وەکچۆ بڵێن سووری ماڵێک دوو مادەی لەسەر ئەشەس بێنرێتن 443 لەبەرەوەی کە شەوە و 444 لەبەرەوەی کە بڵێن مەحەل مەسکوونە ینی ئیتر ینی ئەوە دەسەڵاتی محکەمە ینی کامەی سزای بەقوتر بێتن ئەوە ئەچەسپێنرێتە سەر تاوانبار دکتۆر ئەم کەسانە هاوشێوەی ئەم کەسانە بە مەترسی نبینی مەسەن بە کەفالەت بەردەبێ ئەوانە مەترسی نین زۆر کەسەیە بە کەفالەت بەر بۆ دزی کرد پێ هەفتەیەک پێ 6 مانگ کوڕەکە لە مودەی کەفالەت دیسان سوگ دزی کردەوە داوا تەمان پێی دەڵێن ئەگە عینی جەریمە بی عینی تەوانبی ئەو پێی دەڵێن عود یعنی گەڕانەوە سەر جەریمە ئەوە ظروفی مشەدەدەجتر یعنی دائما لەسەری تاوانبار هەرچەند محاولە بکە مشکلەی خۆی گەورەترەکە سزایەکەی زیاترە بی یعنی تعددی جەرائم پێیابی یەک هەڵاتیە دوو بە شەوە سێ بەسەر چوی تەماڵەتی ئەوە دژش هەر خۆی لە خۆیدا تاوانە یعنی کو کابراایە کە دویتە ناو قڕ محاول بکە خۆی ئەو بکە هەر زیاتر تاوانبار زۆی هەنێ من لێرە لەو کەناڵەوە ینی نسحەتیانەکەم وەڵام زەحمەتە نسحەت وەرگرن
کە ستر محاولە نەکەن یان خۆیان تەسلیمی ئەمر واقعان بکەم چینە دادگا ینی ممکنە ڕافەتیان نەگەرەکە تۆزێک بەزەی پێدێنن بەڵام تۆ یەکێک دەست هەڵبێ ممکنە زیاتر قەسوەتی لەگار بکەین توندوتیژی نەگەر لە ئەوەی چونکە یعنی ئەوە معناوەیە ئەوە لە شتێک هەیە لە یاسای پێدەرێن خطورەتی ئیجرامی ترسناکی تاوانی لە علمی ئیجرام تەبع عولەمای گەورە ئەو علمیان دروست کردووە یعنی کابرا کە چەند محاولە بکە ئەوە معنای خطورەتی ئیجرامی زیاترە و خطورەتی ئیجرامی یەکە لەو شتانی کە دادوەر ملاحەزەیە کا لە زیاترکردنی سزا ئەجا هیوادارم زیرەک بێ و هەڵەیە نکاتەوە کاک سوورێن منە وەکو پیشەی لێ هاتەوە هەست ناکەی هەنێک کەس ئیدمان و پیشەی وای لێ دێ کە لە دزیکردن وەکو کارێکی لێ هاتووە چکە و کابرا کاریش هەبوو دوکانێ بۆ هەلاقوانی وەزەی خراپ نەبووە ڕاست ئەزانی لەناو ئەمە لەناو کۆمەڵاسی ئێمە چەندین تیۆرمان هەیە بۆچی ئەم جۆرە کەسانە واکەن هەتا لەناو دەروونزانیشە باسیە کرد ئەگەر لە ڕوانگەی تیۆرەکەی فرۆیدەوە باسی بکەین یان لەناو ئەوەی گۆستاڤیۆنگەوە گۆستاڤیۆنگ ئەڵێ لەناو کەسایەتی هەنێک مرۆڤە گرێ هەیە بە شێوەیەکی پۆزەتیڤی کاتەوە هەیە بە شێوەیەکی نێگەتیڤی کاتەوە یعنی بۆ نمونە گرەی خاوەنددارێتی هەموو مرۆڤێک حەزەکە کۆمەڵک شتی هەبێت ئەمە عقدەیە بەڵام هەیە بە شێوەیەکی ڕەوا بەدەستی هێنێ هەیە بە شێوەیەکی ناڕەوە هەیە دەیەوێت مستحیلە کۆمەڵێک شتی هەبێت بە شێوەیەکی ناڕەوا پێ بگە کە ئەمە ئەچێتە ناو بواری چارەسەری دەرونی و دەروونشیکاریەوە کە هۆکاری ئەمە چییە خاڵێکی تر ئەگەر لە ڕوانگەی فرۆیدەوە باسی بکەین ئەو کەسایەتی دابەشەکات لە ناو هەر مرۆڤێکە ئەڵێ سێ جۆرە کەسایەتی هەیە ئید و ئیگۆ سوپەر ئیگۆ ئەو جۆرە کەسانە کە وەک باست کرد بەڕێزت وەک نەخۆشیکی لاتەوە یان وەکو هینێکی ئیدەکەی زاڵە بەسەریە ئەوەی کە ئەگەر بە زمانێکی بەڵێ 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 ئەتوانین بڵێن دیوە شەیتانیەکەی زاڵە بێ بەسەر ئەگەر لە ڕوانگەی تیۆرەکەی ماکس ڤیبەرەوە سەیری بکەین ماکس ڤیبەر ئەڵێ مرۆڤ سێ جۆرە ڕەفتاری هەیە ڕەفتارێکی غەریزی نەریتی عەقڵانی عەقڵانیەکەش دابەشی سێ جۆرەکە ئەگەر غەریزە زاڵ بێ بەسەرمانە بیر لەواکەنەوە بە شێوەیەکی ناڕەوە بە شێوەیەکی دیوە غەریزیەکەی چییە بۆ نمونە تووڕەبوونە تاوانە حەسوودیە بوختانە وإلى آخره ڕۆڵی خێزان چییە لە تربیەتکردنی ئەو لە مناڵیەوە ڕۆڵی چیە دایک و باوک ڕۆڵیان چییە اینجا ئەمە چێتە ناو ڕێک تیۆرێکی ترۆ کە بیرتی لە سۆسیالیزیشن ئێمە کاتێ لە دایکە بین ئادەمی زادین یعنی حیوانێکی دووپێن لە میانی چەند ناوەندێکە چەند دەستگایەکە ئەگۆڕێن بۆ مرۆڤ یەکێک لەوانە خێزانە خێزان هاوڕێ خانەکانی خواپەرستی قوتابخانە ئەو ژینگەی تایە لە دایکە بین و گەورە بین حزب و سندیکا و ڕێکخراوەکان و ئیلە ئاخریه ئەگەر لە خێزانێکی ناجێگیر بین خێزانێک بین تاکەکان بە جوانی پەروەردە نەکات ئەرک و بەرپرسیارەتەکان دابەش نەکات پاداشت و سزای تیانە بێت و ئیلە ئاخریه پەروەردەی تاکەکە ئەو شتانێکە باز نابێت و بێت و ئیلە ئاخریه لەبەرەوە یعنی بە کورتی یان حتا ئەوە کە تیۆرەکەی گابلێر تارت کۆمەڵناسێکی زۆر دەروونزانێکی زۆر گەورەی فەڕەنسیە باسی لاساییکردنەوەکە زۆر جار تاوان ڕوو ئەدا بەهۆی لاساییکردنەوە تایبەتی ئێستا سوسیال میدیا زۆر بەڵێ زاڵە بەسەر ئەوە کە پێوترێتە ناو سایبەر کرایم ینی ئەمە بەس ئەم کەیسە ئەکرێت بەناو 15 تیۆری کۆمەڵناسیەوە سەیری بکەیت وەرمە سایبەر کرایمە و هەر هەمووی ئەکرێت مەوزوعی دزی مەوزوعێکە ئەتوانین بڵین کە بەگشتی لە ناو شارە ڕوەدات هەتا ئێمە شارنشینیمان زیاتر بێت ڕێژەی دزیمان زیاتر ئەبێ و هەتاوەکو سەرمایهداری و مادەگەرایی و ئەمانە زیاتر لە ناو کۆمەلگایە هەبێت ژماری دزی زیاترەکات و ئەو دیسان ئەوش دزی چەند جۆرێکی دزی بەردەوام و دزی یەکجار جاری وا هەیە دزیەکە یەک جارەکرێت و کۆتایی دێ جاروواژەیە دزیەکە بەردەوام بێ لەبەرەوە دزی ئێمە لە ناو تاوانناسیە زۆر بایەخی پێ ئەدەین و چەندین تیۆری تایبەتمان بۆی هەیە و هیوادارم کە من هەرڵێم خێزان دەورێکی سەرشێ دایک و باوک وانێ پەروەردەی ماڵەوە ئەوەش زەنی چۆنە ئەم پرسیارە زۆر گشتگیرە زۆری ژماری دانیشتوان زۆری ئەندام لە خێزان دەربڕینی ڕێز و خۆشەویستی بۆ مناڵ و تێکەڵبوون بە هاوڕێ
هەموو ئەمانە هاوکێشەکان ئەگۆڕن وەکو چۆن ڕیتمی مۆسیقا ئەگۆڕێت یەکێکیان نەمایا تەلاق دراوە ئەو هەمووی دەوری هەیە هەمووی جەنابی دادوەر ئەم کەیسانە زۆر ڕۆژانە لە دادگا هەر زۆرشن ینی وەکو تۆ ینی جەنابەت ینی بڵێن ئاماژەت پێکرد ئەم سوۆشال میدیایە یان نییە وەکو بڵێن کاریگەریکی زۆر یەکجار زۆری کردووەکەوا بڵێن زۆر کرد چەنەها حاڵەت کە لە دادگە ئەیبینین ینی وەک چۆن چاولێکەرەیە یەک و دووش تەقلیدێکی حرفی ئەوانەی کە بڵێن لەو تەوەرانە دەرەچێت ئێستا خاصەتەن ینی بەنزەتی هینی مادە هۆشبەرەکان ینی کەوا بڵێن وەکو تەقلیدێکی یەکجار ینی بە وردی تەقلیدەکەنەوە و ئیتر ینی چۆن بازرگانی پێکەن و خواردنەوە و بەکارهێنان و ئیتر ینی فرۆشتنی ینی بزە بە تەقلیدی بوارە ئەجنەبیەکانەکەن علی وەردی لە کتێبەکە بوورە قسەکەتم بڕێبەرای گاڵتە جاری عەقڵی مرۆڤ ئەڵێ زۆر جار هەنێک تاوانەکرێت بۆ تحقیقی ذات ئەم کەسە کۆمەڵی ڕەفیقی هەیە و ڕەفیقەکانی باسی چێژەکانەکەن جایتر هەر جۆرە چێژێک بێ ئەم زۆیە بڵێ جەماعەت من لە ئێوە کەمتر نیم لەوە کەمتر تاوانە بێت هیوادارم کەس لاسایی کەس نکات و هەرێکە ستایلی ژیانی خۆی هەبێ لە کۆتاییدا من زۆر سپاسان دەکەم سپاسی برایانی پۆلیس دەکەم سپاسی دەستگای ئەمنیەکان دەکەم نقطەم ئەگە ئیزم ئیجازە بدەین بۆەوەی بینەری بەڕێز زۆر ڕەشبین نەبی تەبان تاوان شتێکی کۆنە لە هەموو مجتەمەعاتێک و کۆمەڵگایەک لە زمانی حەزرەتی ئادەم هەتا ئەمڕۆ هەیە بەس ئێمە وەکو مامۆستای یاسا وەکو دادوەر وەکو دەرونناس وەکو سوڵتا وەکو دەسەڵات وەکو یاسادانەر هەمومان مەسئولەوەی کە بێن ئاستی کەمکەین ئەو بەرنامەش هەر بۆ زانایەکانی علمی ئیترام دەرێن نییە مجتەمەعەک تاوان تێیدا سەفر بی نییە مستەحیلە بەڵام تێ ئەمە بە هەموو لایەک هەوڵ بدەین ئاگاشمان لێک بی نەک هەریەکە لە لایەک ئیشکاوتنەکەین هەمومان هەوڵ بدەین تاوان کەمکەینەوە کۆمەلگاکەمان ئاسودەترتەبی خۆشتر دەستەکان دەخۆش هەمومان هەوڵ دەین تاوان کەمکەینەوە زۆر سپاس بۆ میوانەکان سپاس بە برایانی پۆلیس شەو